سەر و هەموو ئەمانە ئێمە پرۆگرامێکی دیکەمان هەیە کە تایبەتە بە پاشێوانی ڕەمەزان، ستایشی ڕەمەزانە کە ئەم پرۆگرامە تایبەتە بە پاشێو کاتێک کە ئێمە هەڵەستین لە خۆ بۆ پاشێو پرۆگرامێکی تایبەت هەیە لە کەناڵی کورسات و ئەتوانین بینەری بین و ئێمە ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز مامۆستا شیروان عرفانیمان کردو بۆی پاس لە پرۆگرامی ستایشی ڕەمەزان بکات. بەخێر بێت. مامۆستا سڵاو لێ بێت و بەخێر بێت. سڵاو لە ئێوەش لەشتان ساغ بێ. ئەم پرۆگرامە تایبەتە بە پاشێو ئەگەر پاسێک لە ئامادەکاریەکەی بکەین. بەڵێ سەرەتا بەناوی خۆی گەورە و میهرەبان داواکارم لە خۆی گەورە ڕۆژ و عیبادەتی ڕۆژوان لە هەموو لای قوڵێت ئینشاءڵڵا. ئەوەی ڕاستی بێ بەرنامەی ستایشی ڕەمەزان دیارە خۆم پرۆژەیەکم هەبوو ئامادەم کردبوو ئیتر پێم خۆش بوو لە کەناڵی کورسات ئەو بەرنامەیە پەخشکرێت و ئەنجامی بین. بەرنامەکە بەرنامەیەکی ئەدەبی هونەری ئاینیە. ئێمە باسی زانایان و شاعیران و پیاچەکانی میلەتی کورد دەکەین. تەوەریکی بەرنامەکە باسی شعر و مناجاتە. تەوەریکی بەرنامەکە و هەروەها باسی مەقامات دەکەین لەگەڵ میوزیکە کە لایەنی بەڵێ مناجاتەکەی جەنابەت پێشکەشەکەی میوزیکەکەی گروپێکمان لەگەڵایە لەگەڵ کاکاروان بەڵێ لەگەڵ کاکاروان و برادرانە و هەروەها کاکسامانیش پێمانەوە هیلاکە بەڕاستی لەشی ساغ بێت خۆش بێت. ئیتر پرۆژەکە بەرنامەکە باشە ڕوا تا ئێستا بەڵام ئیتر ئەوەی ماوەتەوە تۆزێ کە بۆی خەڵک بەڕاستی ئەم بەرنامانە تۆزێون بووە لە بەرچاوی خەڵکە یعنی دوور کەوتۆتەوە. هۆکارەکەی کۆمەڵی هۆکار هەیە یەکێک لە هۆکارەکان تەکنەلۆجیایە. هۆکارێکی تر بۆ نمونە پێشکەوتنی سەردەمە و هۆکارێکی تریش بۆ نمونە نەزانینی بۆ نمونە خەڵکە یعنی بۆ نمونە خەڵک لەوانەیە نەزانێت شعری کلاسیکی یا مناجات چییە لەوانەیە هەر بە شتێکی هاکەزایی سێری کات نەزانێت بۆ نمونە ئەو کەسانی کە لەو بوارەیە ئیشەکەن یا ئەنووسن چەنە ئیشەکان سەخت و گرانە. کاتەمە ئەرکی کەسانێکی لێ هاتوو وەکو بەڕێستە کە بێن زۆر ئەرکێکی زۆر قورسە ئەمە ئەم بەرنامەیەکی عارفی و بەرنامەیەکی معنەویە بۆیە بەرنامەیەکی ناومان ناو بەرنامەیەکی ئاینیش ستایشی ڕەمەزان. ئەمە باس لە هەموو شتێکی ناوەشی و ڕۆحیانی ئاین نەکات بەڵام ئەم کەسانی کە بۆ نمونە مناجاتیان نووسیوە مناجات خۆی وشێکی عەرەبیە بەمانای سکاڵا هێت بەرامبەر خوای خۆی ئەو کەسی کە ئەینووسێت یا بەرامبەر بۆ نمونە پاڕانەوە لەخوا بۆیە لە حەدیثە هاتووە ئەفەرمێت هەر کەسێک کە دوو ڕکات نوێژ ئەکات ئەو کەسە مناجاتی لەگەڵ خوای خۆیان کردووە یعنی پاڕانەوە و سکاڵاکردن بەمانەی عەرەبیەکەی بەمانەی مناجاتێت. بۆیە ئەمە کارێکی ئاسان نییە ئەو کەسەی کە لەو بوارەیە ئیشەکات ئەبێ خۆی لە ئیشەکەیە بێت یعنی لەگەڵ ئەو کەش و هەوایە ژیا بێت تەنانەت میوزیکیش بە هەماشەیە چونکە مۆسیقای سونەتی جیایە لەگەڵ مۆسیقای عەرەبیەک سوشتی وایە وانە یعنی ئیشی ئێمە خانەقاییە ئیشی ئێمە ئاینیە ئیشێکی ئێمە عیرفانیە ئیشی ئێمە ڕۆحیە تەنانەت بۆ نمونە مۆسیقای جەلالدین ڕۆمی هەیە سۆفیە سەماکردن هەیە لەم هونەرەیە. مامۆستا شیروان ئێمە ئەبینین جاران کاتێک کە نزیکە و پارشێو ئەکەوتن سەڵا لە مزگەوتەکانەوە بڵاو ئەکرایەوە کەسێکی دەنگ خۆش ئەو مناجاتانەی ئەوتەوە هەم یعنی ئەوەی کە وردە هەستن ئامادەکاریەکان بکەن خواردنەکەتان بخۆن هەتاکو کاتی ئەوەی کە ئیتە بانگ نزیکە بێتەوە هەم کەشێکی زۆر عارفانەش دروست ئەکرد بە قسەکەی بەڕێزت ئەو کەشەوا بوو کە دڵی لەخوا نزیکە کردەوە دوعا ئەکرا نزاکرا. ئێستا جێگرەوەی هەیە هەروەی کە خۆت باست کرد سۆشیال میدیای تەلەڤیزیۆن هەیە ڕادیۆیە چۆن تۆ خۆت وەکو کەسێک کە ئێستا بەشداریت لە ئەم جێگرەوەیە باسی ئەم جێگرەوەکەیت؟ ئەمە لایەنێکی مادیە کە جەنابتان باسیەکەن ڕاستەکەی من ئەو هۆکارەکەم تیشکم خستە سەری
سوشیال میدیا و تەکنەلۆجیا ئەمە لایەنێکی مادیە بەڵام لایەنە ڕۆحیەکەی ئێمە پێویستمان بە لایەنە ڕۆحی دەرونەکەیەتی ئێمە پێویستمان بە لایەنە سروشتیەکەیەتی ئەمە پیاوچاکان و زانایانی میلەتی کوردی ئێمە هەر کارێکیان کردبێت و هەر ئیشێکی جوانیان کردبێت لە ڕوانگەی دینەوە بەبێ هۆک حکمت نیان کردو یعنی هەتاوکو ئێستاش ئێمە سیرەکەی ئەمانەیە ئیش لەسەر ئەو بەرنامە و نهجەی ئەوان بکەین ناتوانین ئەوان لایەنە ڕۆحی ئینسانەکان تێر کردهبوو یعنی شتیان پێبوو بەرنامەیان پێبوو وەڵامیان پێبوو بۆ ئەو لایەنە ڕۆحیە بەڵێ وەکو عەزم کردی لایەنی مادی هەیە و سۆشیال میدیا ئەمڕۆ عالەمی داگیر کردووە بەڵام لایەنە ڕۆحیەکەی شتێکی زۆر جوان هەبوو کە بۆ نمونە لە ناو کوردەواری خۆمانە کەسێک مناجاتی خوێن هەسێرەکەی مناجات نەما یا شعری ئاینیش کەم ماوە شعری عیرفانیش کەم ماوە یعنی کە من شعرێکی عیرفانی و ئاینی نەخوێنم شاعیرەکەش هەڵناسێ بۆ شعرێکی وا بنووسێ لەو کەشەوەیە داغی هەر کوردستان ئەمە هەر بەشێک بوو لە نەریتی ئێوارانی کوردستان لە مانگی ڕەمەزانە ئەوەی کە مناجاتێکە ئەلوێدا لە شەهر ڕەمەزان ئەسڵانی شەهر ڕەمەزان ئەوە کە ئەتخستە سەر ئەوە ئێستا کەشتای ماڵی ئێمە ماڵی زۆربەی کورد پێما بەهێرە کاتە سەر ئەو نزایە لە مناجاتە لە کاتی بانگە یاخود پارشەوان بە دەنگی بەڕێزت بێگومان وا ئەکەن کەشێکی عارفانە دروست بێت زۆر زۆر سپاس ئەو دەنگە خۆشەی جەنابەت کە خستوتە سەر با بڵێن ئەوەی کە لایەنی عیرفانی و ئاینەکە بپارێزیت هەر بمێنێ سپاس بۆ هاوکاران لە بەرنامەیە هیوادارینەوەی کابینەران بتوان لە کاتژمێر 3:30 و لە پاشەوە ئەو ناوەڕۆکە لەم پرۆگرامە تایبەتەیە لەوەی کە پرۆگرامێکی تایبەتە ستایشی ڕەمەزان لە مانگی ڕەمەزاندا بە جێژایی مانگی ڕەمەزان لە هەموو پاشەوێکدا کاتژمێر 3:30 پەخش ئەکرێت دووبارە سپاس مامۆستا شیروان بۆ سپاسانەکەم اینجا